لزور کەس وایە من ئیتر کەوا مایلی پەری ناکەم درۆیە تاکو من مابم لە ئەو خۆم بێبەری ناکەم هەزار خۆری و فریشتەی جوان بە چاوێکی پەری نادەم هەزار خۆری و فریشتەی جوان بە چاوێکی پەری نادەم بە دڵگرتومە تا مردم بە هیچ جۆرێ بەری نادەم بە دڵگرتومە تا مردم بە هیچ جۆرێ بەری نادەم زۆر سپاسی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵەکەین کە بەڕاستی لە سەردەمێکە کە جیهانی بێڕۆحی سەرمایەداری و سەرمایەگوزاری ساختەیە جەنابیان سەرقاڵی نیشتیمان گوزاری و نەتەوە گوزاری و کللتورگوزاری و وەفاگوزاریە لە ڕاستیدا کاری لەم چەشنە بە دەرەجەی یەک ئەرکی حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای هونەرمەندان و یەشێتی نووسەرانی کووردە کە دەبێت بە شێوەیەکی زۆر جددی ناڵین ئاور لێدانەوە بەڵکو دەڵێن وەک ئەرکێکی نیشتیمانی پێویستە منەوەران و پێویستە شاعیران و ئەدیبانی وڵاتەکەی خۆیان لێیاد نەکەن. دەمانەوێت لێرەوە ئەوەش ڕابگەێنین پەیکەرێکی لەم چەشنە لە شارۆچکەی چوارتا و خودی جەمال شارباژێری کە پاشگیری شارباژێری بەناوەکەیەوێتی ئەو بەتەنها شاعیری ناوچەیەک و شارباژێر و تەنانەت پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانیش نییە بەڵکو ئەو یەکێکە لە شاعیرە منەوەرەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەو چوار پارچەی کوردستانی کە ئەو بە درێژایی تەمەنی لە سەردەمی لاوێتیەوە پاشان لە کۆمەڵەی کاژی بە سەرۆکایەتی ڕەوانشاد جەمال نەبەز و کامیلژیر و ئەحمەد هەردی و هاوڕێکانی خەونی یەک پارچەی خاکی کوردستان و یەکگرتنەوەی هەر چوار پارچەی کوردستان تاکو ئەم لەحزەیەش هەمان خەونیان هەیە بەڵام بەداخەوە ئەو خەونە ڕەنگە کەمێک مێژووی نەهاتوێت و جارێ نەگەیشتمینە بەدیهێنانی ئەو خەونە. جارێکی تر زۆر سپاسانەکەین سپاسی ئامادەبووتانەکەین زۆر سپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێت.